تیمێکی تەندروستی یەکێک لە گۆڕەوە کۆمەڵەکانی هەڵەبجە هەڵبدەنەوە کە هیچ ئێسکوپروسکی سەربازی عراقی تێدایە کە گوندی تەکی کەرەم لە زەویەکی کشتتوکاڵی لەلایەن جوتیارێکەوە دۆزراوەتەوە لە کاتی کارکردن ئەمڕۆ کاتژمێرنەوە بڕێرە ئەو گۆڕە هەڵبدەنەوە لە کاتێکدا ژمارەی گۆڕە بە کۆمەڵەکان لە سنووری پارێزگای هەڵەبجە نزیک بووەتەوە لە 6 گۆڕی بە کۆمەڵ و لە پێشتریشدا بەڕێوەبەرایەتی شەهیدان و ئەنفەلکراوانی هەڵەبجە و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە سنووری پارێزگاکە چەند جار داوایان لە وەزارەتی شەهیدان و ئەنفەلکراوان کردووە کە تیمێکی تایبەت بە هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان دروست بکەن لە سنووری پارێزگاکە چونکە ساڵانە ژمارەی زۆر گۆڕی بە کۆمەڵ و ئێسکوپروسکی سەربازی عراقی لە سنوورەکەدا دەدۆزرێتەوە بەهۆی ئەوەی کە سنووری پارێزگای هەڵەبجە هاوسنوورە لەگەڵ وڵاتی ئێران و لە جەنگی عراق ئێران سەربازێکی زۆری عراقی و تەنانەت ئێرانیش لەم سنوورەدا گیانیان لەدەستداوە و لە تاکو ئێستاش ئێسکوپروسکەکانیان لە سنووری پارێزگاکەدا ماونەتەوە و لەگەڵ ئەوەشدا لە ماوەی پشوەکانی جەژندا بەڕێوەبەرایەتی گەشتوگوزاری هەڵەبجە ئاماری سەردانیکردنی گەشتیارانی بۆ سنوورەکە ڕاگەیان کە ئەویش لە ماوەی پشوەکانی جەژندا نزیکەی 22,000 گەشتیار ڕووی لە ناوچە گەشتیارەکانی سنووری پارێزگاکە کردبوو و لەگەڵ ئەوەشدا لە ماوەی 4 ڕۆژی جەژندا لە کوشتارگەی ئاژەڵی هەڵەبجە ئاماری 4 ڕۆژی جەژنیان ڕاگەیان کە ئەویش لە ماوەی 4 ڕۆژی جەژندا 1043 ئاژەڵ و ڕەشەوڵاق لە کوشتارگەی هەڵەبجە کراونەتە قوربانی ئەمە زانێرەکانی ئەمڕۆ لە سنووری پارێزگای هەڵەبجە. سپاس بۆ وریە حەمەکەریم پەیامەرمە کوژ هەڵەبجە دیگەلمەداوی بەرەف زاخۆ فاروق عمر سپێدە باش ناوا قەزە زاخۆدا داوی ئاگەهی